ئەم دوو گەنجە نزیکی کاتژمێر 3 بەرەبەیانی 5 ئابی 2025 لە بەردەم ماڵی خۆیان لەلایەن کەسێکەوە بە دەمانچە تەقایان لێکرا و دەست بەجێ گیانیان لەدەستدا. گەنجێکی دیکەش بە سەختی لە ڕووداوەکەدا بریندار بووە. کە سوکاری قوربانیەکان دەڵێن هیچ کێشەیەکیان لەگەڵ کەس نەبوو. دوو خۆشەویستی ئەم شارە، دوو ڕۆڵە دوو گەنجی ئەم شارە بەداخەوە بە ڕووداوی تەقەکردن گیانیان لەدەستاوە کە ئەمەش دڵی هەموو هەڵەبجەیەکی زامدار کردووە، ناڕەحەت کردووە. بۆیە ئەخوازین کە بە هەموو لایەکەوە بە حکوومەتەوە بە لایەنە پەیوەندیدارەکانەوە بە مامۆستایان یاینیەوە بە دایک و باوکانەوە کارێ بکرێت کە ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە و ناخی و جەرگی هیچ دایکێکە نەسووتێت. پۆلیسی پارێزگای هەڵەبجە دەڵێت تەقەکارەکە بە ماتۆرسیکلێکەوە تاوانەکەی ئەنجام داوە و کڵاویشی لەسەردا بووە، بۆیە دەموچاوی دیار نەبووە، بەڵام بەر لە ڕووداوەکە دەمەقاڵەیەک لە نێوان قوربانەکان و کەسی دیکەدا ڕووی داوە. بۆیە دوو کەسیان وەک تۆمەتبار دەزگیر کردووە و لێکۆڵینەوە بە دواداچوونی زیاتر لە ڕێگەی هەڵگرتنەوەی کامێرەکانی چاودێریەوە بەردەوامە. بەڵێ دیارە ڕووداوە کاتژمێر 3 شەو بووە و بکوژ ماتۆرسکیلی پێبووە و کڵاوی لەسەرا بووە. بەداخەوە بەچێکی جۆری دەمانچە تەقی کردووە، گەنجانە لای ماڵەوە دانیشتون، دوو گەنجیانی لەدەستداوە، دانێکی بریندارە ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی کراوە. ئێمە بە فەرمانی بەڕێز دادوەر لە ئێسادا دوو گومان لێکراومان دەستگیر کردووە بە پێی مادەی 406 یاسای سزادان و کامێرەی چاودێری شوێن ڕووداوەکەمان هەڵگرتووەتەوە و پەڕاوی لێکۆڵینەوە لە بنکەی پۆلیسی هەڵەبجە ڕێکخراوە و لێکۆڵینەوە بەردەوامە. ئێستا دانیان بە تاوانەکانیانە ناوە و دوو کەسەی دەستی گیراون؟ نەخێر، تا ئێستا لێکۆڵینەوەکان سەرەتایە و ئەوە تەنها لەسەر گومان ڕایگیراوە. پێشتر دەمەقاڵەیەک هەبووە بەڵێ، بەڵام هیچ کاڵایەک لەو کاتە تۆمار نەکراوە. نەخێر. کوژرانی ئەم دوو گەنجە تەمان 20 ساڵە دووەم ڕووداوی نەخوازرا و ناغەژێنە لە هەڵەبجە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا، دوای ئەوەی ئێوارەی دووشەممە لە گوندی پریسی خوار و دوو گەنج لە ئەو داخنکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.